بەڕیز مناڵ لەم سەر بۆ سەردلی دانیشتون چاوەڕوانی قاوەرمەی بەلاشەکان هەمویان نێتم وایە ئەڵڵای بەرز و مەزن لێم قبول فەرمێت ئەیکەم بەخێر بۆ دایکەجیان و باوکەجیانم ئەڵڵا لێیان خۆش بێ 100,000 ڕەحمەت لە گۆڕەکان بێ مەلاکاوەی لەفە خۆش بم دەرێ لەفەیە خۆش خەزورجیانی دڵ و گوڵم ناوبەناو مەلاکاوە دەستەکا بە بەخشینەوەی قاورمە بەبێ بەرامبەر بە منداڵان ئەمە وەکۆی کە هەر جارەی خێر بۆ کەسێکیەکات لێرە لە گەڕەجی ڕۆژهەڵاتە بەڕیز مناڵ لەم سەر بۆ سەردلی دانیشتون چاوەڕوانی قاوەرمەی بەلاشەکان هەمویان مەلاکاو سڵاو لێ چۆنی؟ وعەلەیکوم سەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه بەڕێزی کاکی دیلانجان ئەمە ببوونی چیەوە ئەمڕۆ؟ کاک دیلانجان من خوا قبولی کا لێم ساڵانە خێرەکەم تێر جارە بە بۆنێکەوە ئەو 95/2009 کەم ڕۆژ دەستپێکردنی ئیشەکەمە هەموو 95 ئەڵڵا قبولی فەرمی لێم ئەیکەم بەخێر ناڵم یادی دامەزاندن ئەڵێم ڕۆژی دەستپێکردنی ئیشەکەم ئەەکەم بەخێر چۆن لا ئێمە 95/2009 تۆ دەستێ پێ کردووە بەڵێ 95/2009 ڕۆژی سێشەمە سەعادەشی بەیانی یەکەم لە فەفرۆشم بە کوڕێک نای کاگۆران بوو هەموو ئەوان مەبیدە ئەلحەمدوللا ئەڵڵای بەرز و مەزن زاکرێکی باش پێیان بەلەبەری جۆ لە شتی خوڕافەت و شتی خراپ ناکرد چی بوو تەمەنی چەند بوو لەو کاتەیە کاگۆرانی بەڕێز کوڕێکی گەنجی ڕۆکپێک بوو لە فرگەی ناوی دوکانیە بوو یەکەم ڕۆژی دەستپێکردنی ئیشەکەم ئەو هات بۆ لام وتی لەش ساغ بێ خوارز خێرە بای ئینشەڵڵا خوا بازار تەیات لەفەی لە خواردویتەوە جای یەکەم بەڵێ ئەتا ئێساش کەسە تەسویرم پێیە ئەو 95 ئەم چەند ڕۆژی پێش ئەمان پێشی کار ڕابردوو 95 کردم بەخێر کاگۆرانی ژاو تەسویرم کردووە کاگۆران وتم کاگۆران پەشیمانی لەوەی کام لەفە لە منەکڕی و یەکەم لە فەوتی من حتا مردیان لەفە دۆکڕم و بە پاکخایان دەزانم بە لەفەیەکی پاکخایان چاک دەزانم باشە مەلاکەوە تۆ ئەمە کردووە بە بزنسێک ناتەوێت لێی دوورکەویتەوە ئەم ئیشە لە ڕاستێ من زۆر جار ئەڵم ئەگە کەسێ ڕقی لە کەسێ بێ و بڵێ یاڕەبی بێ لە فەفرۆش بەس لە فەفرۆشێک پاکخایەن چۆن ئیستیحاد ناکە ئیشی خواردەمەنی زۆر ناڕەحەتە ناڕەحەتگەر بۆ خۆی نییە بۆ ماڵ و مناڵ و خەزانەکە شێتی بۆ ماڵەکە شێت هەیە نەوەڵای من مریشکی زیینو بەکارێنم ئەویش مریشکەکە کە بڵێ مریشکی پاکخایەن کوڕێکی ڕێکوپێکی بانگبێژی مزگەوت بۆم سەرە بڕێ جگەرەکەشم هەر فرێشە قیمەی گۆشتی خۆماڵیشمان هەیە باشە قاورمە بە هاوینە تۆزە ئیزعاجنی خواردنی ئەوش لێزانی نەبێ هەموو کەس شارزانی ئەم تە بە تۆ دەبینی ئەو پڕە لە سەوڵ ئەو قاورمە ناو سەوڵە دامناوە کەم کەم دەرێکین ئەو ئێستا بۆ خێرەکەی ئەوە بە زۆری دامان ناوم منجڵێک دانین کەم کەم دەرێکین بە کەوژیرێک تێ بە تەدریجی هەم نەک گەرمە بترشێ نەساردە زۆر بڵین ناخۆش بێت ئەمڕۆ چەند لە فاقی بە خێر بوونی چیوە ئەمە ساڵیا نیە ئەمڕۆ نێتم وایە ئەڵڵای بەرز و مەزن لێم قبول فەرمێت ئەیکەم بەخێر بۆ دایکەجیان و باوکەجیانم ئەڵڵا لێیان خۆش بێ 100,000 ڕەحمەت لە گۆڕەکان بێ هەموو جارەوتیانە ئومێد دەکەین لە ڕێی تۆ خێرمان زۆر بۆ بێ براکان کەشم بۆ خوشکەکانم خێرێ بۆکەم بەس من خۆم باسەکەم منیش ئەمڕۆ نێتم وایە بیکەم بەخێر بۆ دایک و باوکم ئەڵڵا لێیان خۆش بێ و پاشان بۆ باڵاژێڕەوەی ئەوەی کە براکانم خوشکەکانم و ماڵ و مناڵم شدانەوە بۆ مشتریەکانێ بەڵێ ئێستا لە قسمەتانم ئەمڕۆ ئەو خێرم نێتم هێنا بۆ دایک و باوکم و بۆ کەسوکارم و پاشان بۆ خەڵکی تریش خەڵکی تر شەیە وەڵی ئەوە لە دوای دایک و باوک خەسوو خەزور یعنی دایک و باوکی ئەروەڵا خۆشمێن خوای گەورە لێم نەسێنێ و خوای گەورە لێیان ڕازی بێ و خوای گەورە مۆفەقیان کە و لەگەڵ کەسوکاری خۆم و خۆشەویستانە ئەڵم زۆر یاکەم وەڵی ئەوەی من بناسێ زانە خۆشمێن ئەوەی من بناسێ بۆ یەک سەعات منی بناسێ کە ئازانێ من ئەلحەمدوللا خۆشمێن ئەمە لە خۆشەویستی خێزانتەیە هەر خۆوانە وەڵی یەکەم هاوسەری بەڕێزم خوای گەورە لێ ڕازی بێ و ئێستا تۆزە ناساخیشە تاوان زۆرێک لە لەفەکان کردوم بەخێر بۆ خوای گەورە شفای خێر بۆ نێری ئینشەڵڵا خێزان تۆزە ناساغم تەمان بتێو نەتەوێ خۆشەویستی هاوسەر زیاتر خۆشەویستی کەسوکاری بۆ دروستە بێ لە شارەکەم بۆ خوێنڕۆ وەڵی بۆ شای بەسە بە ماڵ خەزوجانە ببورن بەڵام خواردنشەکە ماشتم دانەوە تەمان دێڕەکەم داناوە ئەڵێم مەلاکاوەی لەفە خۆش
بم دەرێ لە فەیە خۆش هەر ئێستا بیکەم بە نۆش دەروونم بوو بە حەوجۆش تو خوا مەمان کە فەرامۆش لە برسا کەوتم بێهۆش خوا لە من خۆش بێ لە تۆش قاورمەی نۆکە بۆی بکۆکە لەسەر سەکۆکە ئەوە ئەم وەزن و قافیە و ئەم وشانە خۆ داونەوە بەڵێ من لە 2005 شعرم زۆر وتووە بەڵام هەندێک شعرم وت هەندێک ڕەخنە و تێبینان خەڵک لە سەروی ئەتر ئێستا بە یەکڕژایی وەزم شعرنا بەڵام کەم و زۆر هەر لەو کاتۆ هەر ئەیلێم بەڵام ئاراستەی شعرەکانی من دوو ئاراستەیە بە زۆری ئاراستەکان ڕۆدینە ئاراستەکەش ڕۆ بە ماڵی خەزورجان ماڵی خەزورجان هینیان بۆڵێ وەزە تەلەفۆنە بێنە جارێ ئەوە لای تۆ ماوە تەلەفۆنە بەڵێ من شتی کۆنم زۆر لامێنە قەدری شت ئەزانم ئایفۆنی چەنە جان ئایفۆنی چەنە مەلەکە ئەو ئایفۆنی پێنجە شتی کۆن شتنا خەزورێ بێەوە کۆرە من ئەوە ڕقەمی خەزورجیان نشتیکەم نووسیمە خەزورجیانی دڵ و گوڵم ئەوە ڕقەمەکە ئاسایی نیەوە بەڵام ئەو شار ناڵێم برازەکەم ببورن طبعا بۆ کۆمێن نووسان ڕجاتان تیاکەم بۆ برایەکی باش ئەوانەی کە کۆمنت ئەنووسن ڕجاتان تیاکەم واللهی خەڵکێ لە ترسی کۆمنت ناوێستا دەرکە لە ترسی کۆمنت ناوێت بچێت بەر کامێرە نه خەڵک من سپاس بۆ ئەڵام نەمە لەفم هەیە نە هیچ شتێک بێ منەتم خەڵک چی ئەڵە بابێت بۆ نمونە کاکە وەرپێشە ئەم کوڕۆخۆزە هاوکارمە طبعا کەلیمەی شاگردم گۆڕیوە حەزم لە شاگرد نییە هاوکار کوڕێکی بە ڕەز و ڕێکوپێک پاکخۆیان حەزەکەم کەلیمەی لێپرسن مەلاکاوە چۆنە لەگەڵتا من مانگونیوێکە لەگەڵ مەلاکاوەیەم تووڕەبووری نییە بە هەموو جۆر لەگەڵ دەخۆشە بۆ هەموو کەس دەسوودڵی چۆنە دەسوودڵی زۆر باشە بۆ نمونەیەکێ حەزی لە لەفەکەی بێ دەستیەوە نەبێ مەلاکاوەیەکسەر پێزانێ یاکسەرە یاتێ مەلاکاوە چیە کەوەری لێنی ئەمڕۆ با کەوەرشمان هەیە خۆی قاوەرمانی کەوە تەوان پێ ناسێ قاوەرمە حەز ئەەکەم ئام کەلیمە لە منە جۆلێ بگرێ قاورمە کەلیمێکی تورکیە بەڵام ئێستا لەناو کورداواری خۆمانەکاڵی قاورمە وەزانە گۆشت هێڵکزاوە وەزانە گۆشت هێڵگیراوە خۆی قاورمە لە ئاستا کەلیمێکی تورکیە بەڵێ قاورمەی نۆکەی بۆی بکۆکە لەسەر سەکۆکە قاورمە یعنی نۆک ورمە عینۆک کوترە لە تورکیا باشە ئەم کەلیمێت تێکەڵ بووە بە لەم کورداواری خۆمانە و ئێمە قاورمەی نۆک ئابم شێوەیەکەین ئارە پێڵە لەبلەبی باشە هەڵەبجەی پێڵن قەنیلە باشە قاورمەی نۆک خواردنێکی زۆر پاکخاوێنە من زۆر جا بۆ سوبحان دەڵێم تەندروستە بۆ گیرفان بۆ ماعیدە قاورمە مەلاکاوە ئەمە ئینە بەشە قاورمێ بۆ لەمە لە ماڵەوەیکەین وا دەرناسیە ئەو قسەی بە ڕێز قسەی هەرتۆ نییە قسەی بڵم زۆرینەی خەڵکو ڕۆژانەیە کا پێمەوتە بەڵام من ئەڵێم پێش هەموو شتێ فەزلی ئەڵڵایە ئەڵڵای بەرز و مەزن ویستی وایە ئەم قاورمە من پاک بێ و خۆش بێت و پاشان اینجا یعنی چۆنڵی گوجگۆڵی خۆت و پاکخاوێنی خۆت و دڵسۆزی خۆت و ئەوەیە تێگیم ئەبێ دڵسۆز قاورمە بێنە شەریکترم بۆ بڵێ بام بڕۆم وەڵی ئازێکی من ببورن جوای لە برنمانەیە ڕێز و حرمەت و خۆشەویستم بۆ هەموو لاگەیە ئەوەی من ئەناسێ نامناسێ سڵاو و ڕێزم بۆی هەیە و بەس ئەوەی کۆمنتەکەمە تاوا نەکرد کۆمنتەکەم ڕەحمەت لە دایک و باوکتان ڕەحمەت لە دایک و باوکتان کۆمنت جوان بنووسن یعنی بۆچی ئینسان بۆ ئەوە دروستکراوە شتی جوان بڵێ شتی جوان بکە خۆ هەموو کەس دەتوانێت شتی خراپ بکە هەموو کەس دەتوانێت شتی ناشرین بڵێ بەڵام هەموو کەس ناتوانێت شتی جوان بڵێ بەداچی دوایە بۆیە ناشکری گوێ بە قسەی هەموو کەسێبەی لێ بۆ نووسراوە خواردەمەنی وەسەعەدنان قرگەی خواردەمەنی وەسەعەدنان قرگەی بجێڕم خواردەمەنی وەسەعەدنان قرگەی نەکۆمان خەزورجان بێک داخوازە ماڵی چێ بێ طبعا وەسەعەدنان برا بچووکمانە برایەکی زۆر بە ڕێز و خۆشەویست و ئازیزمان وەسەعەدنانی برام کە لەممان بچووکترە ئێمە پێنج برای خوای گەورە نەیبڕێ خوای گەورە لەش ماساکە و لە بەڵا لامانە وەسەعەدنانی برام برا بچووکمانە و زۆرمان خۆشەوێ بووە نەک ماتۆڕ خواردنەکەم حەز ئەەکەم ماڵەکەشمی بەناو بکەم شتێکە ما بینم نەچێ ئەوەی کە زەڕورە
خير كردن بيش مردن خير كردن بيش مردن لصورة منافقون خواهي قوري باس خير ما بوكم أفرمي أو كساني كم أمرن أنجا خير يعني كم كرو يعني كردوهم دواي أو دعوة لخواهي قورا كان ألان خواهي خوزقة توزي مردنية مودوا خستا بوي خير ما بكره ولا صالحين بويناهم أنجا خير بكم مزانن هر سنة كم بيه من زور زارة مش أم فرمايشتي بيغمر جان صلى الله عليه وسلم اتقوا النار ولو بالشق تمرة أفهمهم خوتان ببارزن لعاقري جانم أقبل لتخور كيش بهم من زاري وايا ما إشاكم صمونم كم بمعين منالقم أقل شيء لفهكش بهريم نعلم ببروابة به عند بدل إشكاواني يا أخوة ليش فرنسي بزياكا مسلمانا خوشويستان عزيزان خير بكن يعني من بون منعم خيراكم كاكا ورقمكم 0 حوصو حفتا صونو حود حفتا وشور حفتا ونور رقمكم هر کسی حزی لم جوره خیرانه بو با خوی بدیار مبوسه با دیار شای خوی بیم با منال چاو جوانکانو مال فقیرش مزول لایم یواران زور جام مال فقیرکان تلفونی کم بو کمالم نان مکن لفتم بوین ما جو بخوشحالی و دعای خیرم بو کنو الان خواست الله ينقرب وسبينيا نه اگر نقلوا الى نعساريه بوين نيرم هر بيش تزارع عني ورا تلفوني بوكم علم ايواره لفتم بوينم خاردم مكان واخيرا بنوسيو خلق شتواني باش دار بينهم خيرهم اقبل التي لفش به واتدوا صوب انجابه لتلفه اتوان با بيانصا خرزانتين لفل كردستان دستان خوش بها دستان خوش بها من زوج سباسي كاك ديلان وكاكردي برزقم عزيزان تشو هاتم بيرم خواي قوري جزاء خيران باتوا خواي قوري لما قبولك هر برزقش على بوش ملاكا اعلاني بوكيتي بالتلفزيون وبيجاكان خوشويستان خواي قوري لقرآن شون باسي خيري كرا باسي هدو شوي كرا سر وعلانية خواف المي خير بكن باشكراش بنهينيش بويا امام علي رضي الله عنه افرميت اگر کسی لنیتی خوی راضی بواته ایزانی که تو شر بازی نبه بابا اشکرا خیر کم بوی خلکانی که شاوی لبکن بوی اسپاس بو الله بفضل الله بقي نوكي درزي الرأي ما دروز نبه همو كرسيرم كا من لبا خاتي خلق يك لفجنا كم بخير لبا خاتي خواي كم بالام بوي باشكرا كم بوي خلقانه خلق خواني سياسات $10 عمدن اللي فيها بخير خوا قبولي كامل ما دورك بيه الحمد لله همكم أمنا الله نشاورين ملاكا خوا يقول قبولك داس واش بيدبرون بشمو لا ملاكا لفكانتا واقرين بلا يجوا بيسيبونا ما امره ليره وصبلمو ملاكا ولي انا وياك شو صلى فاكراوه بخير خاور مينوك بو من دالان فرمون